بەفر ناوچەکەی سپی پۆش کردووە و دیمەنێکی جوانی بەخشیوە. ئێرە چیای کۆڕەکە لە قەزای ڕەواندز. گەشتیاران لە ناوچە جیاجیاکانی عێراق و ناوەخۆی هەرێمی کوردستانەوە هاتوونەتە ئێرە تاوەکو دیمەنە جوانەکانی بەفر ببین و وێنەی یادگاری بگرن. لە شاری سلێمانیەوە هاتوین، حەزمان لە جێگۆڕینێک بوو بەڕاستی کەشو ئەوە ئێرە زۆر تایبەتە، بەحەقەت ناڵغان زۆر حەزیان لە بەفرێکی جیاواز بلەوەی کە لە سلێمانی لامان هەیە. بەفرەر بەفرە بە شوێنەکان جیاوازن. گەشتی زستانەیەکەم جارمانە چای کۆڕەکە بینین، بەڵام کوتر لە هاوی ناگەڕاوین هاتوون بۆ شنگڵبانە، بەڵام چاکەک و چای کۆڕەکە و بەفرەکە ئەمێکم جارمانە بینین زۆر زۆر خۆشە بەڕاستی زۆر تەمەتوعمان کردووە. ئومێدەوارم حکوومەتی هەرێم پەرە بەم شوێنانە بات لە بەرەوەی هەرێمی کوردستان هیچ جیاوازێکی نییە لە وڵاتانی چواردەور بە چیتی خەڵکی خۆمان سەردانی وڵاتان نەکات. ئەوەی کە لە کوردستانە گوزەرە لە کوردستانە هەیە زۆر زۆرانیان خۆشترە. زستان بەلای منەوە خۆشترە، هەواوە گەشت بەفربارین و ئەوانە بەلای ئێمەوە چونکە لە شارەکان ترکەمتر بەفرە بارێک. ڕەواندز تاکە قەزایە لە هەرێمی کوردستان گەشتیاری زستانەی هەبێت و بەپێی ئامارەکانی گەشت و گوزاری ڕەواندز ڕۆژانە نزیک بە 2000 گەشتیار ڕوو لە چیای کۆڕەک دەکەن و لە سەرەتای وەرزی بەفربارینەوە تا ئێستا نزیک بە 25,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی ڕەواندزیان کردووە. هەر لە سەرەتای دەستپێکردنی وەرزی زستان لە سنووری ئەمە وەرزی هاتنی گەشتیارانی زستانەیە خود گەشت و گوزاری زستانە دەست پێ هاتن. لە سەرەتای ئەو وەرزە تا کوێسانێکی 20 بۆ 25,000 گەشتیان و سەردانی کەر سەردانی ئەم سنووریان کردووە و ڕۆژانەش نزیکی 2000 گەشتیار سەردانی سنوورەکانی ئێمەکە. بۆ سەری ساڵیش زۆربەی شوێنە گەشتیارەکانی ئێمە حجوزاتیان قەپات بووە تەواو گیراون. دەڤەری سۆران سەدا هەشتای ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت و زۆربەی گەشتیارەکانی ئەو پارێزگایە ڕوو لە دەڤەری سۆران دەکەن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، چیای کۆڕەک لە قەزای ڕەواندز.